ئەمەش پەروەردەی ڕاست و ئاشتی خوازی و مرۆڤایەتی ئەمەش بە پاڵپشتی بەردەوامی نووسینگەی شێخ بابۆ کە هەمیشە هێز و بڕوایە بۆ ئێمە بەڕێزان دەمانەوێت لەوانی ئێمە هەمیشە پێشەنگ بن لە هەموو بوارەکانی ژیان و من گەمی حسێنێکێکم لە قوتابیەکان کە بەشداری لەم قوڵی کۆمپیوتەرم کرد لە بۆ ماوەی یەک مانگ سوپاس بخوای گەورە بە پاڵپشتی مامۆستا بخال و مامۆستا فەرهاد ئەلحەمدولیلا هەر سێ بەشەکەی مایکرۆسۆفت ئۆفیس وۆرد و پاوەرپۆینت و ئێکسلمان تەواو کرد ئەلحەمدولیلا سوپاسی مامۆستا هەژارەکەم کە بەڕێوبەری دەستەی ئەندامی دەستەی ژین و ژیار بوو سوپاسی مامۆستا بخار و مامۆستا فەرهادەکەم کە هەمیشە پاڵپشتی ئێمە بوونە لە بۆ ئەوەی کە ئێمە سەرکەوتوو بووین ئەو ماندبوونەمان بە فیڕۆ نەچێت سوپاسی نووسینگەی جەنابی شێخ بابۆ بەڵام مستەفا بارزانی ئەەکەم کە هەمیشە پاڵپشتی دەستەی ژین و ژیار بوو. من نام يحيى مصطفى يحيى بولي هشتي بناراتيما بجداري كمن وكو قطوبيك بجداري لخولي كمبيوتر كردوا مثل درباره كمبيوتر من زاني و هات ما بجداريان خولم كرد زور شتي فيروم وإلا من كرد حزم شيء تسر كمبيوتر و ئێمە وەک دەستەی ژین و ژیار لە سنووری هەریر خۆشحاڵین ئێمڕۆ پۆلێکی تر لە خولێکی کۆمپیوتەر گەنجان و لاوانی ئەم سنوورە بڕوانامەی دەرچوونیان پێبەخشرا سەربەز و شانازیە بۆ ئێمە لەم سنوورە کە بتوانین خولی بەردەوام بکەینەوە بۆ گەنجانمان